لەم سات و دۆخە دژوار و ناهەموارەی بەسەر کەرکووک بە تایبەتی و کوردستان بەگشتیدا هاتووە ئەنجامی ئەو لەشکرکێشەی سوپای عێراق و میلیشیاکانی حەشدی شعبی بەر لە هەر شتێک نیشانەی هەموو ئەو کردەوە ناڕەوانەیە کە دەیکەن کە کراونەتە سەر خەڵکی سڤیل و ماڵ و حاڵیان تاڵان کراوە و ستێنراوە. هەروەها ئیدارەی ئەو کوشتار و ئەشکەنجە و شەڕی دەرونیە دەکەین کە بەرامبەر خەڵکی ستەمدیدەی کوردستان کراوەتە بەر. لە هەمان کاتدا بۆ ڕاوەستانی هەر کوشتار و کۆتایی هێنان بە ماڵوێرانەکان هەر بۆیە ئێمە کۆمەڵێک سەندیکای هونەری و پیشەیی داوای چارەسەری ئاشتیانە بۆ ئەو دۆخە ئاڵۆزەی نێوان عێراق و هەرێمی کوردستان دەکەین. داواکارین هەرچی زووە هەردوولا بکەونە گفتوگۆیەکی جددی و کۆتایی بەو نەهامەتیانە بێنن. ئەویش بەگەڕانەوە بۆ دەستور و ئەو مافانەی کە لە دەستوری عێراقی فیدراڵدا دەستەبەر کراون.